ئێستاکە تەماشا بکەن ببینن ئەم دیمەنە چەند جوانە بەفرێکی زۆر باریوە. ڕاستیەکەی ژیان بە شێوەیەکی گشتی هەر ئاوایە. تۆ ئەکرێ شتانێک ببینی هی خەڵک بە تایبەتی بڵێ ئەها چەند جوانە، ئەها فڵان کەس لەکوێیە چەند دیمەنێکی جوانی هەیە. بەڵام لە هەمان کاتە کە ئێستاکە ئەم دیمەنە جوانە هەیە سەرمایەکی زۆر هەیە و من لە هەمان کاتە هەست بە سەرمایەکی زۆرەکەم. جا ڕاستیەکەی خەڵکی بە شێوەیەکی گشتی یا گەشتبینن یان ڕەشبین. گەشتبینەکان زیاتر هەست بە جوانیەکە ئەکەن و ڕەشبینەکانیش زیاتر هەست بە سەرماکەکەن. هەردووکی هەر ڕاستیە. گرنگ ئەوەیە مرۆڤ خۆی بپارێزیە لە سەرماکە و چێژیش لە جوانیەکانی ئەم دیمەنە وەربگرێ. ئەو کاتە ئەتوانێت مرۆڤێکی سەرکەوتوو بێ لە ژیانیە. ڕاستیەکەی ئەوانەی کە ڕەشبینن کێشیان ئەوەیە هەمیشە گەشتبینەکان بە خەیاڵ پڵاو ناوزەند دەکەن و خۆشیان بە واقع بین. بەڵام لە ڕاستیە وانە. ڕاستیەکە لای هەردوو لا هەر هەیە.